ئەو بەڕێزەڵێ قەچاقچی نابێت سیلاحی پێبێ یا دەمانچەی پێبێ یا چاقۆی پێبێ زۆربەی هەمویان دەمانچەشیان پێیە بە چاوی خۆم بینیمە من 2 مانگ لە تورکیا بووم ئەوەشی کە لەناو ئەو یەختەی ئێمە بوو چەقۆشی پێبوو هەتا یەکێکیان لە زمانی تورکەکەی زانی سووری بوو ئەوەی یەختەکەی لێ ئەخڕی وتی من لێتان تێگەم شارەزانیم چەقۆی بۆ دەرکەوتی مناڵەکە سەرە بڕم ئەوە من خۆم بە چاوی خۆم بینیم ئەوە بوو کە ئەو حادیسێشمان بەسەرا هات ئەوە لەسەر قسەی ئەو بەڕێزە لە 80%یان 90یان دەمانچە چەقۆشیان پێیە و چواردەوریشیان معدەل خەڵکیان لەگەڵایە. بەڵێ بەس چیرۆکی تۆ چی بوو؟ چیرۆکی من چوینە تورکیا هینێکمان ناسی قاچاقچیەکمان ناسی قاچاقچەکەوتی ئەتان بینە ڕۆمانیا لە ڕێ تورکیاوە بۆ بولغاریا لە بولغاریا بۆ ڕۆمانیا بە ئاو وتی ئێمە یەختی خۆمانە یەختی خۆیان هەر نییە زۆر بەشیان هەر دینارێکیان پێ نییە بەس پڕوپاگەندەیە شۆقەیەک ئەگرن شۆقەکە ئەمان هەر قاچاقچی نین زۆر بەیان هەر هەمووی هی تورکەکانن پیاوی تورکەکان با بڵین من خۆم بینی و من زۆر بەشیان گەڕاوم ئەشیان ناسم وتیان ئەتان بین سەعات تقریبا بانگی با بڵین شێوان بوو بردینیانە ناو ماڵێکەوە وتیان یەختێک حازرە ڕۆشتین بە خۆی ئەو بەڕێزە زانێت دۆڵمش پاسێکە بردینیان بە 2 پاس وتیان ئەو پاسانەێکی 10 کەسی تێکەین باوەڕکە 140 کەسیان تێکرد بوو کەسیش ناتوانێت بگەڕێتە دواوە چاقۆیان پێەیە دەمانچەیان پێەیە تۆش لەبەر شخصیان لەبەر عایلەی خۆ لەبەر مناڵی خۆ مەجبور سەر شۆڕکەی بچیتە ناو ئەو ئیشەی کەوانەڵێن ڕۆشتین سواری یەختەکە بوون سواری با بڵێن ڕۆشتین بەڵێ چوین لە ئیش کەوت سیارەکە با بڵین ئەو دۆڵمشە دوای خستینیانە گەڵابەیەکەوە ئەمە ئیتر شاخ و دارستانە نازانین کوێکوێیە عایلە و ژن و مناڵ یعنی هەروە مناڵ و ژنیان هەڵەگرت هەمان بوو حامیلە بوو هەمان بوو مناڵ بوو هەموو هەر لە باوشی داجا بوو ئیتر هەمویان هەڵیانە سیارە و بردینیان وەڵحاڵ تقریبا درەنگانێک خستیانە ناو یەختێکەوە وتیان ئەم یەختەی ئێمە هی خۆمانە و لێک پێش ڕۆژێ پێش ئەگەر وردەکاری هەندێک وردەکاری نەجێڕینەوە بڵێ چونە ناو یەختەکەەوە چەندێکتان چوینە ناو یەختەکە وتیان ئێمە 40 کەسی تێەکەین ئەم یەختە کە کردینیان ژوورەوە هەر 42 کەس لە ژوورەوە بوو پێش ئێمە بووین بە 82 نەفەر تقریبا 200 جانتاشمان پێ بوو چەندێک بەڕێوە بوون تقریبا وتی ئێمە لە ماوەی 18 سعات بە مەجموعەیەکی 10 سعات بە مەجموعەتر دیوان حاصل نەچوو بۆ 30 سعات ڕۆژێک و 2 شەو بەڕێگاوە بین ئەوە بوو سعات 3 شەو وتیان لە ڕۆمانیا دەرچوون لە بولغاریا چوینەتە نزیکی ڕۆمانیا لە ناوەڕاستی چونکە دوای تورکەکان پیاوتین بە خەریتە لە ناوەڕاستی دەریای ڕەشا بەلەمەکەمان کوژا و گازیتیانەما ئەوەی لەگەڵمان بوو شارەزانە بوو هەر ئەمان خوان نردبیان قاچاقچێکە وتبیان پارە لێ ناسەنین تۆش لەگەڵ ژن و مناڵەکەت بڕۆرە ئەو بەرەوە ئەمە قسەی خۆیەتی چەند کەس خنکە تقریبا لەو 82 نەفەرە وابزان 40 کەسمان نەهاتەوە من خۆم 3 مناڵ لەگەڵ ژنەکەمان تیاچوون مناڵێکم هەر نەدۆزیوەتەوە تا ئێستا چێ بە هۆکاری زانی هۆکارەکەی چییە یەکەم حکوومەتی هەرێمە هیچ شتێکی بۆ دابین نەکردوین هیچ شتێکی نەکردووە هەموو کەس ئەزانێ ڕۆشتین لەوێش ئەمانە دەزەست ئەمانە ئەمەش قاچاقچەکانە ئەوەی قاچاق با نەڵێم هەمووی زۆربەیان ئەبێ واز لە حیا و شەرەف و ژیانی خۆیان بێنن چونکە نە ساحیبی ژنیانن هەنێکیان چونکە من زۆربیان بەو 2 مانگە تێگەشتم بەشێکیان زۆربیان ئەوانیان نییە چونکە من قاچاقچەکەی خۆم دەکەڕێت سوێنی بۆ خواردم تەلاقی بۆ خواردم وتی با زەمان ئاوا 40 کەسی تیا چوینە ناوەوە ئەو یەختە و 82 نەفەری تیا بوو و درویان لەگەڵ کردین ئەسڵەن ئەمان زۆربەیان با لە 199 پیاوی تورکن چونکە 2 کەڕە ئێمەیان کردە ناو سیارەشەوە تورکەکان گەڕانینیان دوایی لە ڕێ حکوومەتی تورکیاوە گەڕانەوە هەرێمی کوردستان لە ڕێ حکوومەتی تورکیاوە کەمپێکیان بۆ کردین دوای چەندێک گەڕای تۆ سلێمانی تقریبا هەتاکو 9 ڕۆژ 8 ڕۆژیش لە کەمپا بووین لەبەر جەنازەکانمان ڕۆژانە ئەدۆزرایەوە تەرمی منداڵەکان و خێزانە چەندیان دۆزیەوە تەرمی دوانیانم دۆزیەوە یەکێکیانم هەر نەدۆزیەوە با بڵێن ژنەکەشم حەملی هەبوو
هەر لەو ئاوا کەس نەیزانی خۆی مناڵی چیلات هەتاکو ماوەی دڵنیان بەشێ لە بینەرەکان ئێستا پرسیار لە منیش و لە تۆژەکان کە دەڵێن ئەو پرسیارێ بێ لێ بکەی بۆچی هاوسەرت بە دووجیانی و ئەو منداڵانت بردا ئەو ڕێهاتوونە هاتە ئەوە بوو کە قاچاقچی بە زمانی لووس پێی وتم وتی 2 شەو لە تورکیا ئەمێنیتەوە دوای ئەوە بە ڕێگەیەکی باش بەلەمی خۆمان هەیە ئەتبین بە قسەی زمانی لووس وە ژیانی ئێرەشمان کە هیچ ژیانێکمان نەبوو لێرە ژیانی سفرە هەموو کەس ئەزانی